لە هەفتەی حەفدا لە خولی نایابی کوردستان لە دێربی ڕاپەڕیندا ڕانیە لە یاریگەی خۆیدا میوانداری چوارقۆڕنەی کرد. نیوەی یەکەم هەردوو لا بەهێرشبردن دەستیان پێکرد، دەیانویست دەست پێشخەری بکەن و گۆڵ تۆمار بکەن، بەڵام هەوڵەکانیان بێسوود بوو. نیوەی یەکەم بەبێ گۆڵ تەواو بوو. لا نیوەی دووەمدا یاریەکە گەرموگوڕی زیاتری بەخۆیەوە بینی. دوای چەند هێرشێک لە خولەکی 47دا ئارێز مستەفا گۆڵێکی بۆ ڕانیە تۆمار کرد و پێشکەوتن. یاریزانانی چوارقۆڕنا کۆڵیان نەدا. دوای چەند هێرشێکی مەترسیدار لە خولەکی 61 هەورۆ حەمەد گۆڵێکی بۆ چوارقۆڕنا تۆمار کرد و یاریەکەیان یەکسان کردەوە. خۆشیەکانی یاریزانانی چوارقۆڕنا زۆری نەخەیان. لە خولەکی 80دا ئەیمەن ڕەعەت گۆڵی دووەمی ڕانیەی تۆمار کرد و پێشکەوتن. بەر لە تەوابوونی یاریەکە گرژی و ئالۆزی لە نێوان یاریزانانی هەردوو لا دروست بوو. بۆ چەند خولەکێک یاریەکە وەستا. تا کۆتایی ئەنجامی یاریەکە وەک خۆی مایەوە. ڕانیا 2-1 دێربی ڕاپەڕینی لە چوارقۆڕنا بردەوە. لە گەیمی دووەم ئێمە هەر لە سەرەتاوە زەقتمان کرد توانیمان گۆڵ بکەین. بە هەڵێکی خۆمان ئەوان گۆڵی یەکسانیان کردەوە. ئێمە کە گۆڵی دووەممان کرد، لە دوای گۆڵی دووەم 3-4 ئێمە گۆڵی 3-1مان نەبوو، 4-1مان نەبوو، نەمانتوانی گۆڵ بکەین. بەڕاستی من دەستخۆشیم هەیە بۆ یاریزانەکان. بەڕاستی ئەو واجباتی پیانمدا 100% جێبەجێیان کرد. پیرۆزبایی لە نێڕانێ دەکەین. بەڕاستی یاری دێربی یاریشی مهمە، یاریشی ینی گرینگە، هەم بۆ ئێمەش و هەم بۆ ڕانیەش. بەڕاستی دەمانەویست پێگەی خۆمان قایم بکەین لە مانەوەمان لە ڕیزی نایاب. یاریشی خۆش بوو، یاریشی باش بوو. تایمی یەکەم بێ گۆڵ، وەڵام تایمی دووەم دوای ئەوەی کە گۆڵمان لێکرایمە گۆڵمان هێنایەوە. بەڕاستی وەستان یاریەکەی لە بەرژەوەندی ئێمە نەبوو. بەم ئەنجامە دوای تێپەڕبوونی 17 یانەی ڕانیە خاوەنی 25 خاڵە و چوارقۆڕناش خاوەنی 21 خاڵە لە خولی نایابی کوردستان. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، ڕانیە.